be a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou, Caillou, Caillou. I'm Caillou. That's me. گەشتێک بە میترۆ. کایۆ زۆر دڵخۆش بوو چونکە بەنیاز بوو بچێ بۆ ماڵی کلیمێنتن بۆ یاریکردن. زۆر باشە، خوات لەگەڵ. دایکی کلیمەنتن ئێوە قسە لەگەڵا بکە. سڵاو! نا کێشە نییە. یەکەم جار ڕۆزی داگرم ئەنجا کایۆ ئەهێنم. زۆر چاکە بای. ئەتوانین ئێستا بچین بۆ ماڵی کلیمەنتن دایکە؟ هەر کە نووسینی نامەکەم تەواو کرد ئاڕۆین باشە؟ کایۆ ناڕەحەت بوو، حەزی لە چوارڕوانی نەبوو. کایۆ! گیلبەرت! دواترەوەی مواز دەکەم ئەبێ من بڕۆم. ئۆتۆمبیلەکە بەی تۆ؟ بەڵێ ئەتوانی کایۆ ببەی بۆ ماڵی کلیمەنتین؟ ببوورە زۆر دوورە لە ڕێگاکەی منەوە گەرچم دواکەوم. توانی ڕۆزی بەری بۆ ماڵی دایە گەورە؟ بڵێ بەڵامە بێر ئێستا بڕۆین. خواحافیز ڕۆزی. ئەیکێ من ئەبا بۆ ماڵی کلیمەنتن ها پێم بڵێن. من و تۆ بە میترۆ چین بۆ ماڵی کلیمەنتین. میترۆ چییە دایکە؟ میترۆ وەکو شەمەندەفەر وایە بەڵام بە تونێلی ژێر زەویە ئەڕوا. کایۆ پێشتر سواری شەمەندەفەر بوو زۆریشی حەز لێ بوو. لە کاتی دابەزینە دەستی دایە بگرە باشە کایۆ گیان؟ باشە. کایۆ حەزی لە قادرمە کارەبایەکە بوو. ئەو ئەجوڵا و ئەمان ئەبوو بۆستن تا ئەگەنە خوارەوە. ئامادەی؟ خۆ هەڵا! ئەتوانم ئەوە بکەم؟ پارەم ئەیدێ؟ دەدی؟ باشە، با بزانم پارەم پێیە؟ سپاس! وەکو ئەوە بوو ئەو خانمە مۆسیقا هەر بۆ کایۆ لێبات. تکایە من ئەمەوێت سواری میترۆ بم. کەواتە پێویستە بە پسوڵا بێ وایە؟ لەوانەیە بە بلیتەکە و بکرێتەوە. دایکە سیرکە بلیتەکەی من ڕۆیشت. ئەیمی لە ئەسنەکە هێشتا گیرە؟ نەخێر. ئەتوانی ئەو بلیتە وەکو یادگاری لای خۆ هەڵبگری. بەڵێ! کایۆ ئەوەنە بە دەرگا خولاوەکە سەرسام بوو ویستی دووبارەی بکاتەوە. ئەمە دووبارەی بکەمەوە. هەر جارێ بەویا تێپەڕیت ئەبێ بلیتێکی تازە پێبێ. منیکەم. ئەوە تا دایکە. بۆچی بۆم ناگریت؟ باشە. کایۆ زۆر دڵی خۆش بوو. حەزی لەم وێستگە شەمەندەفەرە ژێرزەمینە بوو. دایە نەخشەی میترۆکەی پیشانی کایۆیە. هەموو ئەو شوێنانەی پیشانیە کە شەمەندەفەرەکەی پیاتێپەڕێ. لە کۆتاییان دایکە؟ لێرەین بەم شوێناش ئەچین بۆ ئەوێ. یەک خاڵ، 2 خاڵ، 3 خاڵ. 4 خاڵ. 5 خاڵ. 6 خاڵ. 7 خاڵ. 8 خاڵ. 9 خاڵ. 10 خاڵ. 11 خاڵ. 12 خاڵ. 13 خاڵ. 14 خاڵ. 15 خاڵ. 16 خاڵ. 17 خاڵ. 18 خاڵ. 19 خاڵ. 20 خاڵ. 21 خاڵ. 22 خاڵ. 23 خاڵ. 24 خاڵ. 25 خاڵ. 26 خاڵ. 27 خاڵ. 28 خاڵ. 29 خاڵ. 30 خاڵ. 31 خاڵ. 32 خاڵ. 33 خاڵ. 34 خاڵ. 35 خاڵ. 36 خاڵ. 37 خاڵ. 38 خاڵ. 39 خاڵ. 40 خاڵ. 41 خاڵ. 42 خاڵ. 43 خاڵ. 44 خاڵ. 45 خاڵ. 46 خاڵ. 47 خاڵ. 48 خاڵ. 49
کە دایکە نەخشێ بچووشێ 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 پێشبڕکێکەی کایۆ. نۆری منە گیلبەرت تو ناتوانی یاری بکەی. یەک دوو سێ ڤن ڤن ڤن. کایۆ بەڕاست ئەیبیست بیباتەوە وای بە باشزانی دووبارە بیکاتەوە بۆ ئەوی ئەم جارە براوە بێت. هێی نۆرەی منە. پێنج. ئۆ وا دیارە خەریکە تەواوە بم. کایۆ نەی ئەویست بدۆڕێت. نەخێر ئەبێ بەرەو دۆ تا پێنج بڕۆیت. ببوورە کایۆ بەڵام یاسای یاریەکاڵێ بەرەو پێشەوە. من تەواو بم. بیب من بردمەوە. ئەمیز بیبەمەوە. نانە کایۆ تۆ یاری پێشوت بردەوە ئێسەش من بردمەوە کەواتە یەکسانین. کایۆ ناڕەحەت بوو کارێکەی دۆڕان بوو. نەی ئەوی زیاری تر بکات. کایۆ یاری یەکەی؟ لەوانەیە کایۆ پێویستی بە نەختێک تەنیایی هەبێ. باش تۆزێک کایۆ بیری لە یاریەکی تازە کردەوە. چۆنی تێدی؟ ئەتەوێ پێشبڕکێ بکەین؟ منیش. یەکەم شت کایۆ ئەبوو خاڵی دەستپێکردن و خاڵی کۆتایی دیاری بکات. دەرچۆ من بردمەوە. کایۆ ئەیزانی تێدی ناتوانێت ڕابکات. بۆیە پێی خۆش بوو پێشبڕکێ لەگەڵ یەکێکا بکات کە بتوانێت ڕابکات. گیلبەر هێ کایۆ ئەو خەریکی چیت؟ لەگەڵ گیلبەر یاریەکە. دەی باشە بەخۆشی بێ. چاوەلێ گیلبەر پێشبڕکێکە ئەکەین تا ئەو جێگەیە. یەک دوو سێ
پێشبڕکێکە بەپێی بەرنامەکەی بەڕێوە نەچوو. ئەبوو لەگەڵ کێ یاری بکات؟ ڕۆزی ئەتەوێت پێشبڕکێ بکەی؟ شەشات. ڕۆزی لەبەر سەرقاڵی خۆی فریای ئەوە نەکەو یاری لەگەڵ کایۆ بکات. کایۆ! بەڵام کایۆ ئەویست هەر چۆنێ بێ پێشبڕکێ بکات. ئەوەتە! ڕۆزی! بەبا! دێنێ ڕۆزی! ئەوە خاڵی دەستپێکردنەوەیە! ئامادەی ڕۆزی؟ یەک، دوو، دەرچۆ! کایۆ بڕوای ناکرد ڕۆزی یاریەکەی بردەوە. ڕۆزی دڵخۆش بوو کە بینی کایۆ پێشبڕکێکەی پێخۆشە و بە ئەنجامەکەی ناڕەحەت نییە. وەکو تازە باشە. باوکە سارا پاسکیل لێخوڕێ. ئێمەش ئەتوانێ بچین پاسکیل لێ بخورین؟ ئەی بۆ ناتوانین ڕۆژێکی زۆر خۆشەوە پاسکیل سواری. ئادەی بابزانین تایەکانە هەوای تایە؟ بەڵێ؟ زنجیرەکە چەور کراوە؟ بەڵێ. ئیستۆپەکە کارەکات؟ ئەها دایە ئەچین بۆ پاسکیل لێخوڕین. زۆر چاکە. ئێمەش ئەچین بۆ شت کڕێن. خوار لەگەڵ. خوار لەگەڵ. خواتان لەگەڵ. ئەتان بینمەوە. چۆنی کایۆ سەیری پاسکیلە تازەکەم بکە. ڕاولیە. ئاڵایەکی تایبەتی هەیە پەڕپەڕیشە چاو لێیە؟ ئەتوانم سوورەک لێ بخۆم؟ نا پاسکیلی تازەی خۆمە. دڵنیام ئەگەر تۆ داوای سوورێ لە کایۆ بکەی ئەداتێ. زۆر خۆش بوو. سپاس لیۆ. باشە ئیتر با بڕۆین. خواتان لەگەڵ. خۆ لەگەڵ. کایۆ خۆزگەی خواست پاسکیلەکەی بەقەت ئەوەی لیۆ تازە بووایە. ئەزانی ئەگەر پاسکیلەکانمان پاکەینەوە وەکو تازەیان لێتەوە. دەیکایۆ. ختوکەمیە. واو ئەڵەی تازەن تۆڵێکی. بەڵێ ئەوەی لیۆ ئاڵەیەکیشی پێوەیە پەرپەڕەشی هەیە. ڕاستە پێڵێن پەرپەڕا وایە. پەرپەڕە؟ کە لە تەمەنی تۆیە بۆم پاسکیلەکەمە ڕازانەوە. حەزەکەی پاسکیلەکە و بڕازێنینەوە کایۆ؟ بەڵێ. کەمێ دەزووی سوورێ بەناوە چۆنە؟ سەوزیش باشە باوکە؟ سیرکە گیلبەرتیش حەزی لێیە. ئەی ئەم کارتانە چۆنە باوکە؟ زۆر چاکە ئەوە ئاڵایەکی زۆر جوانی لێ دروستەکرێ. چۆرە دواوە؟ زۆر پێکەنی ناویە. کایۆ حەزی لە ڕازاندنەوەی پاسکیلەکەی بوو. زۆر چێژی لێ بینی. هی ئاڵاکە. ئۆ چاوم لێ تەنها یەک شتی کەمە. خۆمان پاکردەوە. ئافەرم کایۆ گیان شتێکی باشە کردو. ئەم نیچین بۆ هێناوی؟ واو. ئێستا کایۆ شانازی بە پاسکیلەکەی وا کرد. لیۆ وایە سەیری پاسکیلەکەی من بکە. بچین سوورەک لێ بخورین؟ منی ڕۆبۆت. ڕۆبۆتەکە بەلاو چۆنە؟ جۆنی سارا؟ واو پیشانمان بەسارە تکایە. باشە ئەبێ کۆنترۆڵەکە بەکاربێنی بۆ پێشەوە و بۆ دووەوە. ئەشتوانێ شت هەڵگرێتەوە. ئەها چەند چاکە؟ دەی منەڕۆم. خۆزگە ڕۆبۆتێکم هەبوایە. سیرکە من ڕۆبۆتم.
کایۆ یاروی ڕۆبۆتی زۆر بەلاوە خۆش بوو بەڵام شتێکیان کەم بوو. هیلیۆ بەس کۆنتڕۆلێکی ئەوێ. دەی ڕۆبۆت بڕۆ خێرا پۆستە بسوڕێرەوە نا بەم شێوەیە هێواش خێرا نۆرەی منە. بڕۆ ڕۆبۆتەکە بڕۆ بەو لاوە. ئۆ جۆنن ئەوە خەریکی جیاریەکەنێوە. من ڕۆبۆتم. ئۆ تێگەشتم. ئەڵێن چی جلوبەرگی ڕۆبۆتان بەمەیە؟ سپاس دایکە. ئەتوانی مانجۆڵەکەم بەیتێ ڕۆزی؟ لە کایۆ. نۆرەی منە. نا من هێشتا ڕۆبۆتم. ئەخە منیش ئەمێ بم بە ڕۆبۆت. کایۆ و لیۆ ناڕەحەت بوون چونکە هەردووکیان ئەیانویست ببن بە ڕۆبۆت بەڵام ئەی کێ کۆنتڕۆڵەکە بەکاربێنێ؟ ئۆ ئێستا ماڵەکە دوو ڕۆبۆتی بچکۆلەی تایە. کێ ریمۆت کۆنتڕۆڵەکە بەکارێنێ؟ تکایە با من بەکاری بێنم نازام ئەم هەموو دوگمەیە بۆچی باشن؟ ئەمەیان هی بازدانە. ئۆ بێنە بەر چای خۆت. زۆر باشە. منە بێ بچمە خواردن ئامادەکەم. با بزانین لەسەر دایە ڕۆبۆتیش ئیشەکە. دایە ڕۆبۆت دایە ڕۆبۆت. دایە ڕۆبۆت خواردنێکم بەرێ. بێ زەحمەت. ئەم دوگمەیەشی چییە؟ واو! دیسان ئێوە بوونەوە بە ڕۆبۆت. لەوا چێسە کۆنتڕۆڵەکە ئیش نەکا. نازانم ئەگەر پاتریەکە بمرێ ڕۆبۆتەکان چیان لێ بەسەریە؟ ڕۆبۆتەکان ئەگەر کۆنتڕۆڵەکە لە ئیشکە و ئەبێ شێوازی تر بەکاربێنین بۆیە چاکی کەینەوەوە نییە کایۆگیان بۆ نمونە دەسەنین بەم دوگمەیەی سەرەوە. ئاوا بوب بوب. ئەمە منم. من کایۆ. دەمەنم 4 ساڵ و یەک دنیاشتم خێ بیکەم. ئەتوانم لەگەڵ بابەشت دروست بکەم. ئازانم چۆن وشتە تێدیەکەم دڵخۆش بکەم. تەنانەت چیرۆکیش بۆ دایەگەورە خوێنمەوە. بەڵام لە هەمووی زیاتر لە کات بەسەربردنە شارەزام.